لاگەری هێرشی ئیسرائیل وەسەر تورکیا چی ڕوودەدات؟ ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە لێواری تەقینەوەدایە. گرژیەکانی نێوان ئیسرائیل و تورکیا دەگاتە لووتکە. دوای هێرشەکەی ئیسرائیل وەسەر سەرکردەکانی حەماس لە قەتەر، ئەوە بۆتە پرسیار ئایا تورکیا مانجی داهاتووە؟ ئەردۆغان هێرشەکەی سەرقەتەری سەر کۆنە کردووە. لە کاتێکدا ماوەیەکی درێژە پەناگەیەکی ئارامی بۆ بەرپرسانی حەماس دابین کردووە. ئەو جارێکی دیکە نەتانیاهۆی بە هیتلەر چوان. دەڵێ نەتانیاهۆ لە ڕووی ئایدۆلۆژیەوە خزمی هیتلەرە. بەڵام ئایا ئیسرائیل دەتوانێت هێرش بکاتە سەر ئەندامێکی ناتۆ؟ بەپێی وتەی بەرپرسێکی پێشووی پنتاگۆن ئەندامبوونی لە ناتۆ هیچ پارێزبەندیەک بۆ تورکیا دابین ناکات. لە کاتێکدا مادەی 5 پەیماننامەکە هەموو ئەندامەکانی پابند دەکات بەرگری لە هەر وڵاتێکی ئەندام بکەن کە ڕوبەڕووی هێرش ببێتەوە. ئەو مادەیە تا ئێستا یەکجار کاراکراوە لە کاتی هێرشەکانی 11 سێپتەمبەری ئەمریکا. بەپێی ڕۆژنامەی لۆمۆندۆی فەڕەنسی لە ناو سنتەرەکانی توێژینەوەی نزیک لە حکوومەتی تورکیا داوا دەکرێت بە جددی مامەڵە لەگەڵ ئەگەری هەڕەشەی ئیسرائیل بکرێت، وەک مەترسێکی ڕاستەقینە نەک ئەگەرێکی دوور. بەشێک لە چاودێرانی تورکیا داوا دەکەن ئەنقەرە تەنها پشت بە ستراتیژی بەرگری ئەگەری کاراکردنی مادەی 5 پەیمانی ناتۆ نەبەستێت، بەڵکو خۆی بۆ خراپترین سیناریۆ ئامادە بکات. لە ناویدا پێداچوونەوە بە پلانی بەرگری فراوانکردنی و بەرهێنان لە پیشەسازی سەربازی بەرەو پێشبردننی بەرگری ئاسمانی. لە ڕووی سەربازیەوە ئیسرائیل خاوەنی سوپایەکی تەکنەلۆژی پێشکەوتووە. لە بەرامبەردا تورکیا خاوەنی هێزێکی هەرێمی سوپایەکی گەورە و ئابوووریەکی هەمەجۆرە. ئیسرائیل تا ئێستا هێرشی کردوتە سەر چەندین وڵات، لەوانە لوبنان و سووریا و عێراق و ئێران و یەمەن و قەتەر. بەڵام ئایا تورکیا دەبێتە ئامانجی حوتەمی یاخود نا؟